صادقم دوای 15 ڕۆژ لە مانگرتن و 4 ڕۆژ مانەوە لە نەخۆشخانەی شار ئەمڕۆ مامۆستا عەتا ئەحمەد وەک مامۆستای مانگرتو لە پارێزگای سلێمانی کە خۆی دانیشتووی خەزای سێ سادقە ئەمڕۆ گەڕایەوە خەزای سێ سادق و لەلایەن چین و توێژەکانی خەزای سێ سادقەوە پێشوازی لە مامۆستا عەتا کرا بۆ زانیاری زیاتر لە سەر گەڕان و بارودۆخی جەنابیان دەچمە لای مامۆستا عەتا. زۆر سپاس بەخێر سەرچاوان بارودۆختان چۆنە تەندروستیتان چۆنە؟ الحەمدوللا بەگشتی باشین. هەستان چۆنە چین و توێژەکانی سێ سادق هەستێکی دڵخۆشیت هەیە ینی من بۆ خۆم مناڵی ئەم شارەم شارێکی خۆشەویست لەلا ماندوو بووم لەگەڵی ڕاستی زۆر سوپاس لێو خەڵکەکەم ینی هەست بە ئارامیەکەی تۆ ڕاستە هەموو جێگەی تۆیە بەڵام بتێن تۆ بەشێک لە تۆ لەم شارەدا مێژووی تۆ ئەم شارەیە بۆیە زۆر سوپاس لێو خەڵکەکەم دەستیان خۆش بێ ماندوو نەبن. لەگەڵ گەڕانەوە تا بۆ سێ سایەق هەستی بەچی کرد و ئەو خواردنانە چی بوو کە حەزی لێ کرد گەڕایتەوە بۆ سێ سایەق؟ وەڵی خۆی بە خۆی ئەمە جدەلێکی خۆراکیمان هەیە ناکرێت لەگەڵ حەزەکانی خۆمان نبین تەمەناکەم لە داهاتووە سەحەتمان باش بێ و بگەڕێنەوە سەرجانێکی ئاسایی خۆمان. کاتێک گەڕایتەوە خۆت وەک تەبیعەتی خۆت حەزت لە چی خواردنێک؟ وەڵی عادەتەن من بخۆم حەزم لە یافراغ هەیە جار لە جارێکە من متون لە جێگەیە بەڵام تەمەناکەم ئینشەڵا ڕووی سەحیەوە بگەڕێنەوە ینی جدولی خۆراکیمانی هەیە دوای جدولەکەشڵا دەست پێ یەکرد. هەستی چۆنە ئەو فەرمانبەر و هاوڵاتیانی خەزای سێ سادق بۆ جۆرە پێشوازی لە جەنابێت؟ وەڵی بتوێنێت تۆ هەستێکی خۆشت هەیە و مادەم هاوڵاتی شارەکەت ئەو گەرموگوڕی هەیە ئەو ئامادەی هەیە دەستی مانوبوونیانە بشن بۆ خۆم زۆر مەرتاحمە زۆر دڵم خۆشە. ئێمە ئەمڕۆ ژمارەیەک چالاکوان و ڕۆژنامەنووس و هاوڵاتی سێ سادق هەستین بە ئامادە سازکردنی مەڕاسیمێکی شایستە بە گوڵ لە مامۆستا عەتا ئەحمەد خەیاتی خۆشەویست کە ماوەی 15 ڕۆژ بوو مانی لە خواردن و خواردنەوە گرت بوو. مامۆستا عەتا لە پێناو بەرژەوەندی گشتی لە پێناو خەڵکی کوردستان لە پێناو موچەخۆران مانی لە خواردن گرت بوو مانی لەو دنکە بە دنکەینانان کردبوو کە ویستی بچێتە نێوگەدەیەوە. بەڕاستی ئەمە هەڵوێستێکی تەواو جیاوازە هەڵوێستێکە کە ئەتوانین بڵێن لە ساڵی 1990 و تاوەکو ئێستا دووبارە نەبووەتەوە و سێ سادق شارێکی قوربانی دەرە شارێکی شۆڕژگێرە خەباتی مەدەنی زۆری کردووە. مامۆستا عەتاش ئێمە وەکو نوێنەری سێ سایەق بەڕاستی بینیمانە لە خێمەی مانگرتووان بەم کارەی سەری ئەم شاری بەرز کردوێتەوە شکۆی ئەم شارەی زیاتر بەرز کردوێتەوە. سێ سادق شارێکە لەو شارانەی کە هەمیشە لەژێر ڕژێمی بەعس و ئێستاش لەژێر دەسەڵاتی کوردی کە 33 ساڵە زیاترە ئەچەوسێتەوە. ئێمە چەساوی دەستی ئەم حکوومەتی بەعس و هەمیش دەسەڵاتی کوردی ئێستاین. مامۆستاش ڕنگدانەوەی ئەو قوربانیدانەیە بۆیە ئێمە زۆر سپاسی مامۆستا عەتا و هاوڕێیانی ئەەکەین و ئێمەش ئەمڕۆ لە مەڕاسیمێکی بچووکە کە چەند شایستەیە مامۆستا بەڕێسێنیە شایستەوە نییە کە 15 ڕۆژە ئەومانی لە خواردن و خواردنەوە گرتووە ئێمە ئەمڕۆ بۆمان کردووە. وەسپاسیەکەین وەسپاسی هەموو هاوشارێنشەکەین بۆ ئامادەبوونیان لە مەڕاسیم. شیرینی بخوان بەڕێزان چۆن شانازی بە شێدای نان و ئازادی واکەین شانازی بە وریاواکەین شانازی بە هەڵوێست و بە کارە شۆڕگەرەکان سێ سایەقەکەین شانازی بە تۆ شۆڕەکەین تۆ ناو لە مێژووە تۆ وەرگراوە تۆ شانازی بۆ ئێمە هەتا ئێمە